کەمپینی دەرفەت ئاشکرای کرد لە یەکێک لە کێڵگەنەوتیەکانی کۆمپانیای نەوتی ئۆرێکسی سویسری لە گوندی ئۆراغی سەر بە ناحی گوێڕی نزیک لە هەولێر لە کوێی هەفتا کارمەند کە وەکو کرێکار لە کۆمپانیەکەدا کار دەکەن سەرجەمیان پورزا و ئامۆزا و کەسی نزیکی بەڕێوەبەری ناحیەکە و فەرماندەیەکی سەربازی ناوچەکەن و بەبێ ڕەشاوکردنی تواناوە بڕوانامە و پسپۆڕیان دامەزرێنراون و دەرفەت بە گەنجانی شاوی ناوچەکە نەدراوە لە دەرفەتەکانی کار لەو کۆمپانیایە سوودمەند بن لە کاتێکدا بەهۆی کۆمپانیاکەوە زۆرترین زیانی ژینگەی و تەندروستی بەر ئەوان کەوتووە. ئێمە وەکو کەمپینی دەرفەت ئیش لەسەرەوەکەین کە بزانین ئەو هۆکارانە چین بوونەتە هۆی زیادبوونی بەکاری لە هەرێمی کوردستان. یەکێک لەو حەقلانەی کە ئێمە ئیش لەسەرەکەین بابەتی کۆمپانیا نەوتیەکانەکە لە هەرێمی کوردستان کۆمپانیاکی زۆری نەوتی لە کێڵگەنەوتیەکانە ئیشەکەن زۆربیان بۆ کەسی پسپۆڕ ئەوانە خەڵکیان لە دەرەوە هێناوە لەگە خۆیانە کۆمپانیاکەی هەر وڵاتێبی ئەو خەڵکی ئەوێ هێناوە بەڵام هەندێک کرێکاریان لێرە وەرگرتەوە وەکو بۆ نەوەکو سکیورتی بێ یا وەکو کۆرەکاری ناو کارگە بێ ئەمانە زۆربیان لەسەر بنەمای حیزبی و لەسەر بنەمای خزمەتی دانراون. یەکێک لەو کەسانە کە ئێمە ئیشمان لەسەر کرد یەکێک لە کێڵگەکانی ناو ناحی گوێڕ بوو لە نزیک هەولێر هەفتا کارمەندیتە هەر هەفتا کارمەندەکە ئامۆزا و پورزای یەکن و هەمویان خزمی بەرپرسی ناحیەکەن و بەرپرسێکی سەربازین دەوێت کە ئەمە بەداخەوە هیچی لەسەر بنەمای کارامەی و لێهاتووی بڕوانامە و پسپۆڕی دانراوە هەمووی لەسەر بنەمای خزمایەتی دانراوە لە ناویشیا لەسەر بنەمای حیزبایەتی دانراوە چونکە بەرپرسەکە حیزب دایناوە لێ. چونە نێو بازاڕی سلێمانی و لەگەڵ چەند گەنجێک گفتوگۆمان کرد تا بزانین کۆمنتی ئەوان لەسەر ئەم ڕووداوە چییە لە کاتێکدا کە چیرۆکی قۆڕخکاری ئەو بەرپرسانەمان بۆ گەنجەکان دەگێڕایەوە هیچ سەرسامێکیان پێوە نەدەبینراو دەیانوت ئەم قۆڕخکاریانە لە کوردستان ئاسایی بووەتەوە و شتێکی ڕۆژانە و ڕووداوێکی دووبارەیە و ئەگەر گەنجێک کەسێکی نزیکی بەرپرسێکی باڵای دەستڕۆشتووی جووت حیزبی دەسەڵات نەبێت ئەوە بۆ دەرفەتی کار بە پلە 2 پلە 3 هەژمار دەکرێت. کارێکی باش نییە ینی بریان لەم لە گەنجی وڵاتە کرد بە باشتر بوو ئاین گەنجە بینی ئیشی دەست ناکەوێت مەگەر خزم و کەس و کاری بەرپرسێک بێ اینجا ئیشی دەسەکەوێت ینی هەموو ئیش و کار بۆتە واستەکاری لە ئێستا لەم وڵاتە ینی ئەوەی کە باسی کرد شتێکی یاساییە خاصەتەن لەم وڵاتە ئێمە لە زۆنی زەرد و لە زۆنی سەوزە ئیلا گەر مەسئولێ شتەیە خزمێ کەسێ نەناسی یعنی شەهادە چیە پۆلی 12 چێ بیبڕیانێ بڕی وەڵایەتە من خۆم پورزایش خۆم لە مەحەدی کۆمپیوتەری تاو کردو ئێستا حالیان دەلاشی هەیە یعنی هیچ دانەمەزراوە بەتەمای حکوومەت بی لەم ڕۆیە ئیلا بە یەکێ بناسی یا واستی شوێنەکەی بەژنا بە هیچ شێوە دانامەزرێ یا ناچتە سەر ئیشێشتێ بەدڵنیاوێ بێ بەرامبەر هەموو کەس وەکو وێک وابێ بە یەک چاوسەرکرێ ئەو وڵاتە پێشکەوتوانە بۆچی پێشکەوتون لەبەرەوەی هەمووی بە یەک چاوسەرکرێ بەڵام لەم وڵاتەی ئەوانە لەم وڵاتەی تۆ لە نمونەی کۆمپانیاکت بۆ هێنامەوە تت کرێکاری هەوێت کابرا چۆ هەفتا خزمی خۆی دامەزراندووە تۆ وەرە هەمووی وایە. بەپێی ئەو زانیاریانەی کە کەمپینی دەرفەت بەدەستی هێناوە لا چەند ڕۆژی داهاتوودا چەندین کارمەندی دیکە لەو کۆمپانیایە دەست بەکار دەبن کە دووبارە سەرجەمیان ئامۆزای یەکدین و کەسی نزیکی بەڕێوەبەری ناحیەکەن ئەمەش بەهۆی ئەوەی کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستان لە هەر ناوچەیە کار بکەن دەبێت بەڕاوێژ لەگەڵ یەکەی کارگەڕی ناوچەکە کارمەندا بمەزرێنن. بەرپرسان یەکە کارگێڕەکانی زۆرێک لە ناوچەکانیش بێویژدانانە تەنها کەسانی نزیک لە خۆیان و حیزبەکەیاندا دەمەزرێن و لەو کۆمپانیا نەوتیانەی کە داهاتەکەیان لە خزمەتی حیزب و بەرپرسە باڵەکانیاندایە ناهێڵن خەڵکی ڕەش و ڕوت و بێپشت و پەنای ئەم هەرێمە لە کرێکاری و کارمەندیەکەشیان سودمەند بن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.